هەزاران مامۆستا و فەرمانبەری گرێبەست لە هەرێمی کوردستاندا ساڵانێک بەسەر ماوەی دەست بەکاربوونیاندا تێپەڕیوە و بڕیارێک نییە بۆ بە هەمیشەیکردنی دامەزراندنەکەیان. نیگەرانن لەوەی لە ئەرکدا هاوشەوەی فەرمانبەرانی هەمیشەیین و لە مافدا جیاوازن. ترسیشیان هەیە هەر کاتێک بێت و کارەکەیان لەدەست بدەن. گرێبەستەکان وەکو مامۆسای هەمیشەی و وەکو فەرمانبەری هەمیشەی مافیان نییە. ئێمە داواکاری مافمان هەیە و چەند جارێک حکومەت ئەڵێ بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانین ئێمە فەرمانبەران بکەین بە هەمیشەی. ئێمە داواکارین لە حکومەت کە ئەگەر قەیرانی دارایی هەیە یەکەم شت ئەوەیە کە ئێمە بکات بە هەمیشەی، دوایی ئەگەر قەیرانی دارایی چاک بوو موچەکانمان بۆ تعدیلکە و چاکی بکات. ئەم گرێبەستانە لەم وەزعی کە بەسەر کورسانە هات یعنی زەرمەندترین چین بوونە لە ناو فەرمانبەرانە. یعنی من بۆ خۆم دەرچووی پەیمانگام سەردەمێک دەواممان کردووە بە 200,000 180,000مان داوەتە کرێ سیارە ناسیاوی خۆمان هەیە 200 وەرگردووە 250 داوەتە کرێ دەوامی کردووە تەنها ینی 50 خستوەتە سەری دەوامی کردووە. ئەخر ژیان وا چۆنە ڕوا ینی تۆ ئێستاش کە بەردەوامین ئەوە ڕاستیەکە من لەگەڵ هاوڕێیانمان زۆر قسەم کردووە هەمویان ئەڵێن تەنها لەبەر ئەوە سەرەتا هەرچەند بە ئومێدی ئەوە بوونەتە گرێبەست بۆی دابمەزرێن بەڵام ئێستا هۆکاری وازنەهێنانیان ئەوەیە حیفی بەزایەچوونی ئەو 4-5 ساڵەیانە کە دەوامیان کردووە بەو حاڵە. لە کاتی کارکردن بە سیستەمی پاشەکەوتی موچەوە هەتا ئێستا کە بەردەوامە فەرمانبەرانی گرێبەست بەشی گەورەی موچەکانیان پاشەکەوت کراوە. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت پرۆژە یاسامان ئامادە کردووە کە مافی فەرمانبەری گرێبەست دەستەبەر بکات و دوای 3 ساڵ بکرێن بە هەمیشەیی. یەکێک لەوانە کە ئەهمێت و گرنگی هەیە بۆ ئێمە وەکو فراکسیۆنی سەوز و هەستەکەین خزمەتی تەواوی سێکتەرەکانەکە لە ناوێنە سێکتەری ئەو کەسانی کە بە دامەزراندنی گرێبەستن بە گرێبەست دامەزراون. ئێمە هەوڵمان داوە بتوانین لە دوای 3 ساڵ ئەم پرۆژەیە ئەگەر جێبەجێکرا لە دوای 3 ساڵ ئەو کەسانی کە بە گرێبەست خزمەتیان کردووە بتوانن دابمەزرێن و لە ئەولەوێتی کاری حکومەت ئەوە بێ کە لە کاتێک فراغێکی لە فەرمانبەران فراغێک دروستە بێت بە هۆی هەر ڕووداوێک ڕووداوانەی کە باسیەکەین و ئەمانە لە پێشینە بن بۆ حکومەت لە پێش خەڵکی تر بن کە بە گرێبەست نەبوون پێشتر. جگە لەوەی فەرمانبەرانی گرێبەست بەپێی گرێبەستەکانیان نابنە خاوەنی هیچ پلە بەرزکردنەوە و شایستەیەکی تری دارایی لەوەش دڵنیان نین کە لە کاتی بە هەمیشەی دامەزراندنیاندا خزمەتی ئەم ساڵانەیان بۆ هەژمار دەکرێت یان نا. سامان کەریم کورد سات نیوز کفری.